زۆر جاران کە دەرین کاکە بە ظاهیری قورئان و حەدیث ئەگەر حکم بدەین بەبێ گەڕانەوە لە بۆ ئەهلی عیلم و زانان داخەکو تەفسیر ئایەت حەدیثیان کردیا بەڕاستی تووشی ئیشکال دەبین. لێ زۆر گرنگە مامۆستا تەڵەبەکەی خۆی فێر کە بڕێ کوڕم ئاگادار بە نەچی برێ وەڵا ئەو ئایەت ئەو حەدیث ئەو معنای هەیە ڕاست حکمەکەی پێ بدەیت. ئاگادار بە سەرەتا بگرەوە لە بۆ ئەهلی عیلم داخە ئەوان کو تەفسیریان کردیا، چونکە ئەگە بە ظاهیری وەرگرین تووشی ئیشکال دەبین. ئێستا لێرانە تەماشا ئەو ئایەتێکە ئەگە بە ظاهیری ئایەتەکەی وەرگرین والعیاذ بالله پێغەمبەری خوا ئەسڵان موسڵمان نامێنێتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەلام موسڵمان نامێنێتەوە بە ظاهری وەرگری. کو تەماشاکە خوای گەورە دەفەرمێ ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە. خوای گەورە دەفەرمێ ئەی موحەممەد ئەتو ناتوانی هیدایەتی ئەو کەسەی بدەیت کەوا خۆشت دەوێتن، کەوا خۆش دێتن. بە ئیجماعی مفەسسیرین حەدسی مفەسسیرە لێرانە ئەو ئایەتە دەربارەی ئەبوو تاڵیبی هاتە خوارێ. ئەبوو تاڵیبیش کەوا مامی پێغەمبەری خوای بوو عەلەیهی سەلام کەوا کابرایەکی کافر بوو، بە کافریش مرد. باشە ئاها خوای گەورە دەفەرمێ ئەی موحەممەد ئەتو ناتوانی کەسێکی هیدایە بدەیت کە خۆشت دەوێت. خوای گەورە لەو ئایەتەی ئیسپاتی خۆشەویستی پێغەمبەری خوای دەکات لە بۆ ئەبوو تاڵیبی. ئایا جائیزە موسڵمان کافری خۆش بێتن؟ تەبعەن ئەمە لە قورئانی پیرۆز زۆرترین ئایەت وەصریحترین ئایەت بەڕاشکاوانترین بابەت لە پاش تەوحیدی شرکی خوای گەورە باسی بابەتی وەلا ئوبڕائی کردیە. بە هیچ شێوەیەکی خوای گەورە ئیزنی نەدایە کابرای موسڵمان کافری خۆش بێتن. خوای گەورە قەطعیە بڕیتەوە. گەورە کە دەفەرمێ لا يتخذ المؤمنون الكافرين ئەولیا. خوای گەورە دەفەرمێ نابی کابرای ئیماندار کافرەکی خۆش بێتن. ومن يفعل ذلك ئەی ئەدی ئەوی وەبکەتێ ئەدی کابرایەکی مسلمان و کافرش خۆشویست فليس من الله في شيء. لەکنەم مسلمان حساب ناکەیتن. ئادەکان زۆر خەتەرە کە دەربارەی وەلا ئوبڕائیە. ئێ باشە ئێستا تەماشا دەکەینێ خوای گەورە خۆشەویستی پێغەمبەری خوای عەلەیهی سەلام لە بۆ ئەبوو تاڵیبی ئیثبات دەکاتن. ئەگە بە ظاهیر و ئایەتێ وەرگرین وەڵڵا پێغەمبەری خوای عەلەیهی سەلام دوو لە مەقامی پێغەمبەری خوا مسلمان نامێنێتن. کە دێن تەماشای تەفسیر دەکەن عولەما کو تەماشایان کردی ئەو ئایەتان تەفسیر کردیا. تەماشا دەکەینێ دوو خینەوەیان لە بۆ ئایەتێک کردیا. یەکەمیان ئیمامی بەغەوی و سەمعانی و مەشەنقیتی و موعثەمی ڕەحمەتی خوایان لێ بیتن دەفەرمون کاکە لێرانە حەذفەک هەیە، لێرانە وشەک هەیە حەذف بووە تەقدیریە دەی بە خۆت تێبگەی کە خوای گەورە دەفەرمێ من ئەحبەبتە یعنی من ئەحبەبتە هیدایەتەه. یعنی هەر کەسێکی کەوا پێت خۆشە هیدایەتی بدەی ئەی موحەممەد بەدەستە تو نییە، هیدایەت عایدی مەیە، هیدایەت عایدی تو نییە. باشە ئاها کەواتە تەماشاکەن لێرانە ئەو بابەتە دێتە دەرێ تەواو خلاص، یعنی کەواتە تایبەت ناوی بە ئەبوو تاڵیبی. باشە ئەوە خینەوەی یەکەم. خینەوەی دووەم کەوە ئەویان ڕاجحترا لۆ ڕاجحترا ئەو مەسئلە لەبەرەوەی ئایەتەکە باسی ئەبوو تاڵیب دەکا دەربارەی هاتە خوارێ. ئیمامی شەوکانی و ئالوسی و سەعدی و کۆمەڵە مفەسرین هەموو دەفەرمون ئەو ئایەتە بەحسی ئەبوو تاڵیبی دەکاتن. ناکرێ ئەتو بێ لەسەر عامی کە ئێستەوە عامە هەمووی دەگرتەوە ئەحبەبتە هیدایەتەه هەرچێت پێ خۆشە هیدایەتی ئەی موحەممەد عەلەیهی سەلام و ئەبوو تاڵیبێک لەوانەیە کەوە پێت خۆش هیدایەت وەرگریتن. باشە بەڵام ئەوان دەرێن نەخێر لەسەر ئەبوو تاڵیب هاتە خوارێ. ئەم جیاوازی هەیە لە بەینی حوبی فیتری لەگە حوبی شەرعی. حبی فطری لەگە حبی شەرعی ئەوەی کە شەرع نەهیدەت و لێکردیا حبی شەرعیە واتە ئەو کەست خۆش بێ لەبەرەوەی گومڕایە، ئەو کەست خۆش بێ لەبەرەوەی کافرە، دینەکەت خۆش بێ، بەرنامەکەت خۆش بێ، عەلمانیەکەت خۆش بێتن ئەوە پێ لە ئیسلام دەرەچی. بەڵام ئەویدی ما باقیدی شەرعیە کابرا مەسەلەن کوڕەکی هەیە کەوا کافرە ئاسایی خۆش بێتن بەڵام کوڕی خۆی ها حبە چیە پێی دەگوتی حبی طبعی واتە لە طبعی ئینسانی وایە ئەو شتانەی خۆش دەوێتن. پێغەمبەری خوش عەلەیهی سەلام بە هەمان شێوە چ بوو حبەکی طبعی لە ئەبوو تاڵیب لەبەرەوەی ئەبوو تاڵیب مامی بوو و هەروەها زۆر شارمەتیدا بوو لێ حبەکی طبعی لەوی هەبوو نەک حبەکی شەرعی. ئێستا مەسەلەن بۆ لە شەریعەتی ئیسلام ڕێگە درایە مەسەلەن مسلمان ئافرەتێکی نەسرانی بینی باش ئەهلی کتاب بینیتن باش ئایا دەکری ئەتۆڕکە لە خزانەی خۆی بتووە تەماشاش دەکەی ئەگە برێ نابی خۆش بێتن کەواتە ژیان پێکەوە بەردەوام نابی کو دەبێت و ژنبی خۆش نەوێتن وایان نا درێن کاکە دروستە لۆ ئەوە خێزانتە حبەکەیت و حبەشی طبعیە واتە لە سروشت و فیترەتی ئینسانی وایە خێزانی خۆش دەوێتن کوڕی خۆش دەوێتن برای خۆی خۆش دەوێتن کچی خۆش دەوێتن بابی خۆش دەوێت ئەوانەت نا ئەوانە حبی طبعینە شەرع لەو حاڵەتەی نەهیدەت نەکردیە کەوا خۆشت بێتن لێ ئەوان دەرێن بەڵێ مەوزوعەکە باسی ئەبوو تاڵیبی دەکاتن بەڵام جیاوازیەکەی چییە لەگەر ئەو حبەی کەوا
خواهی گەورە دەفەرمێ پێ لە ئیسلام دەردەچی کەوا کابراج کافر خۆش بێتن ئەوان درن ئەو حبەکی شەرعیە بەڵام ئەوان حبەکی طبعیە لێ بەڵێ ئاەتەکە باسی ئەبو تاالب دەکاتن بەڵام حبەکە حبەکی طبیعیە واتە فترێ لە ئینسانی هەیە نەک حبەکی شەرعی کات لەو حاڵتەی زۆر ئاسایی هەر کەسێکی خۆش بێتن كوا خزمي كنزيج خوتي أجرتي كافرج بيتن بلا ماكو حبة طبيعي أولو حالتي إشكالتي داني وتأثير لإيمانك هنا كاتن كواتب بالي أو آيات مشهدكني آياتك زور طبيعية وزور آسايو ببي أوي هيت معناها خلافي ليه دربينه بلام أديك بظاهري وجري ببي تفصيلي بدي كواتب والعياذ بالله دول مقام بيرخوي كواتب بيغمبري خواسم بازنا إسلام دسته دري لبروي كسر خوش ويستيا كوا كافرة هر كسر كافر خوش بيتن بيل إسلام درسي كواتب بيغمبري خواسم بيل إسلام درسي والعياذ بالله بلام تمشهدكيني بظاهري آتكي نبي أما حكمكي بدين لو همو كات بقرن لبو الزانان لبو أهل علم لبو السلف لبو الصحابة كان بزان ده كل آت حسنا تيجيشنا نك أتو بي بنفسه هاي خوتو بس عبارة كي بكل ديو بحكمكي لسر بداية